هەرچەندە بڕیار بوو ئەمڕۆ دەرگای خوێندنگا و قوتابخانەکان بەڕووی 1 و 2 بنەڕەتی بکرێنەوە. وێڕای بایکۆتی بەڕێوەبەری زۆربەی زۆری قوتابخانەکان و خوێندنگاکانی سنووری پارێزگای هەڵەبجە قفڵ لە زۆربەی دەرگای خوێندنگاکان دراوە و بەڕووی خوێندکاراندا نەکرانەوە. لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن مامۆستایان داوا دەکەن تا مووچەکانیان لە کاتی خۆی و 30 ڕۆژجارێک پێنەدرێت بەبێ لێبڕین دەرگای خوێندنگە و قوتابخانەکان ناکەنەوە. هاوکات لەبارەی سیستەمی ئەلکترۆنیەوە دەڵێن سەرکەوتوو نابێت و بارێکی قورسی دیکەیە بۆ سەرخێزانەکان و قوتابی سوود لەوانەکانی نابینێ. حکومت بەرپرسیارە ئەگەر بێت و حکومت کە لە هەموو جیهانە لە هەموو وڵاتە حکومت کە خۆی ناو ئەنێ حکومت واتە چی واتە یاسا و سیستمێک بۆ وڵاتەکەی خۆی دابینەکە هەتاوەکو هەموو پێویستیەکانی بۆ دابین بکات و ئەو وڵاتە بەرەو پێش بچێت و نەوەکانی وردە پەروەردە بکرێن. بەڵام کە تۆ حکومتێک ئێمە هیچ متمانەمان بەم حکومەتە نییە. حکومتێکە نەتوانێت دابینی مووچەی فەرمانبەران و مووچەخۆران و مامۆستایانی بکە چۆن ئەتوانێت وڵات بەرەو پێش بەرێ. ئەو بەرپرسیارە. زۆربەی بەڕێوەبەری قوتابخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە یەکەم ڕۆژی ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 بایکۆتی خوێندنی ئەم ساڵیان ڕاگەیاند و دەڵێن تاو کاتەی سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردە دڵنیایی دەدەنە مووچەخۆرانی وەزارەتی پەروەردە کەسی ڕۆژجارێک مووچە بەبێ لێبڕیندا بەش بکرێت دەرگای قوتابخانەکان نەکەنەوە. پێویستە کە بە وتە سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردە بەڵێنێک بن کە بە هیچ جۆرێک لە 30 ڕۆژ مووچە تێپەڕ ناکە 30 ڕۆژ جارێک مووچە بە مامۆستایان و بە تەواوی فەرمانبەرانیش بدرێ و بەبێ هیچ لێبڕینێک ئەو ستەمکاریەی کە حکوومەتی هەرێم دەسیاوەتێ لەگەڵەوە شاکە 55 ڕۆژە مووچە نادرێ بە لێبڕینی شەوە پێتەیە ئەما کاتە نیوەی مووچەش ناکا بەڕاستی نیوەی مووچەش ناکە. بەوەی کێشە و گرفتەکانی بەردەم پرۆسەی پەروەردە و ناڕازایی و بایکۆتی مامۆستایان ساڵانە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دوا دەکەوێت و مامۆستایانیش حکوومەت بە بەرپرسیار دەزانن لەوەی مافی مامۆستایان نادات و ستەمیان لێ دەکات. ئەوانیش لە بەرامبەر و بێباکی حکوومەت بڕیاری بایکۆتی پرۆسەی خوێندن دەدەن. ئەوەش بە زیانی پرۆسەی خوێندن و قوتابیان دەشکێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.